ئەچینە لای خاتونێکی دەستڕەنگین کە چەندین کەرەسەی ڕازانەوە بەڕێزیان کاریان لەسەر کردووە بۆیە با چڕوپڕی ئەچینە لای ئەو خاتونە و وردەکاریەکان زیاتر وەرەگرین ئەچینە لای زۆر بەڕێز خاتو میدیا عومەر کە بەڕێزان وەکو خاتونێکی دەستڕەنگین ئەمڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێکینە ئامادەیە. سڵاو خاتونگیان بەخێر هاتی. بەخێر بێ خاتون بەیانی و باش خێر بێ سەرچاو. بەخێر بەی سەرچاو. خاتونگیان وەگەوەی کە کەم تا زۆر من بە حکمی پرۆگرام کارم لەگەڵ بەڕێستانە کردووە ئەمڕۆ بە شێوازێکی جیاوازتر کۆمەڵێک کار و بابەت و کەرەسەی ڕازانەوەت لێرە ئامادەیە پێم بڵێ چۆن بیرت کردەوە یەکەم دەستپێکی کارت لەم بابەتانەیە بێت. بێگومان بەر لێ بچینە لای خاتون میدیا دەرزە من پێم خۆش بوو بێگومان و خانمە دەستڕەنجینیانی کە بەردەوامێنە ناو ستۆدیۆوە کۆمەڵێک کاری جیاوازە هێنن یعنی زۆریان بە پێی حەزی خۆیان یاخوو بە دوواداچوونی خۆیانە گەڕانە لە ناوچە جیاوازەکانە ئەمڕۆ بابەتی بەرد هەیە لێ لەم ستۆدیۆکە ئەم بەردانە بێگومان هەمووی کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە و دروستکردنی لە کۆمەڵێ ئەکسسواری ڕازاندنەوەی خانمانە و کۆمەڵێ ملوانکە و چەندین شتی دەستیش وە لە کاتژمێرەکانیش ئەمانەی دروست کردووە بۆیە ئەمانە ئەمە بەردەوام کە ئێمە ئەم خانمانە بانگەشت دەکەینە ناو ستۆدیۆ ئاماجی سەرەکیمانەوەی کە بەهرەی ئەم خانمانە بخەینە ڕووە هاندانێک بێ بۆ ئەوان کە بتوانن لە داهاتووە کارەکەیان گەورەتر بکەن و توانن کاری باشتر بکەین. چینە لای خاتون میدیا خاتون میدیا زۆر زۆر بەخێر بێ بەیانی باش ئاجرەکانیش زۆر جوانە پیرۆزی بەرەو نەورۆزی ژەڕۆین با سەرەتا لەوە دەست پێ بکەین ئەم کارانەی تو کەم ڕێناوتەتە ناو ستۆدیۆ کۆمەڵە کاری زۆری بەردی تایە کارکردن لەسەر بەرد لە کێوە دەستت پێ کردووە یاخود چۆن حەزت کرد لە ناو بەرد و ئەو شتە سروشتیانە ئیشکەی کە ڕۆژانەی مەبەرکەوتنمانێ لەگەڵە ئەوی ڕاستی بە من دەوێت کە حەزم بە دروستکردنی ئەکسسوارات و جوانکاری خانمانە بەس ئەوەی کە بەو بەردەکە تقریبا نزیکەی 2 ساڵە هەستم کرد خەڵک زۆر حەزی لێتی بە شێوەی ئەکسسوارات بەکاری بێنن ئیتر من ئێستا زیاتریش لەسەر بەردەگران بەهاکان و مرواری ئەسلیەکەم بەردەکان زۆر سەختە ئیشکردن لەگەڵی هەنێ جارە مێوێت کە جیازم هەیە بۆ کونکردن کە کونیانەکەی ئەشکێ دەبێت زۆر بە وریاوی لە ناو ئاوەکە دایمە لە ناویە لە سەری بێت ئەنجا کونیکەی ئەگینا بەردەکە ئەشکێت اینجا هەیە بۆ سعات بەکارم هێناوە بۆ زیاتر ئەکسسواراتی مل و گوارە و دەستبەن و اینجا ئێستا زیاتر کار لەسەر سعاتەکەم کاتژمێرانی کە تەمەنیان زیاتر لە 40 بۆ 50 ساڵە کۆنن ئەوانەی کە زووتر تێک چوون تۆ جارێکی تر ئیش زۆر بە جوانی ماونەتەوە بەس قایشەکانیان تێک چووە ئێستا کار لەسەرەوانە ئەەکەم کە بە مرواری دەستیان بۆکەم تەڵەبی زۆر زۆریشی لەسەر و زۆریشیان پێ جوانە. زۆر باشە. خاتون میدیا بابەتێکی زۆر گرنگە هەڵبژاردووە کە کارت لەسەر ئەو بەردانی نێو دەریاکان کردووە لە هەمان کاتە سوودت بینیوە لە تەواوی ناوچەکانی کوردستان بۆ دۆزینەوەی ئەم بەردانە پێشەوەی بچمە لای پرسیارێکی تر. واللهی بەردەکان زۆر کەس کە ئەو زیاتر لە پێشانگە شتەکە کە ئیبینن ئەڵەمە لەکوێ دەستێکەوتۆ ئاین تا ئێستا هیچ لەو بەردانم نەدیوە لە کوردستانە بەس هەنێک کەیە دەڵێت بە تایبەتی ئاویەکەی ئەڵێ لە کوردستانی خۆمانە هەیە زۆر باش من ئەوە ڕاستی بێت تا ئێستا خۆم نەمبینیەوە چونکە بێگومان هەرێمی کوردستانیش کوردستان لە ناوچە جیاوازەکان سەرکۆ دەوڵەمەندە بە کۆمەڵێک بەردی زۆر زۆر باش بۆی ئێمە ئەتوانین هەم لە کارەکانی بواری سیرامیک ئێمە سوودی لێوەرگرین هەمان کاتە بۆ ئەم بابەتە جوانکاریانی خانمانیش سوودێکی باش لێبێت. ئێستا دوێنێ لە شوێنێ بووم کاک حاجەیە کە تەمەنی هەبووتی من بەردم هەیە بۆ بێنم ئیترتم ئابێنە هێنای ئاوی بوو لێرە لە کوردستان دۆزیبەوە نمونەی هێناوە بۆمان بۆ ئێرە نەبوو خۆی لە زۆر باشکاتە گەر هاوکارانمان لەگەڵمان بن بە ماسیین بۆی کە بتوانین کۆمەڵێ لەو کارانەی خاتون میدیا گەرتۆش هەستی من لەمەوە دەست پێکەم دەرزەگەر بیتم بێگومان ئەم بەردانە هەمووی بۆ خۆی ئەگەر هاوکاران بشان بن کۆمەڵە تایبەتمەندی خۆی هەیە هەم لە ڕەنگەکانی کە تایەتی و بەردەکانیش بێگومان ناویشان هەیە بەردی ئاقیقە باشە ئەم بەردە کەی بینین ئەگەر زۆر زۆر سەرنجی بێ لە ناوە چەندین ڕەنگی جیاواز هەیە و شێوەیەکی دەرەوەشی بەڵام دۆزینەوەی ئەم بەردە لەوانەیە تۆزێک ئەستان بێت ئەمە لە چه ناوچەیەک زۆرە خاتون میدیا زیاتر لە ناوچەی ئوسترالیا و ئەو شوێنانی شێدارن
ئەو لە قوڵایی زەوی شێدار بێت چۆن ئەگا بەدەستی ئێوە ئەم بەردەوام؟ وڵای لە ڕێی خزم و کەسمەوە لە وڵاتانە هەن بۆم کۆکەنەوە بۆ یان شتێکی بەتایبەت بەڵێ بەڵێ زۆر باشە ئەمە بۆ لایانی جوانکاریەکەش زۆر گرنگە ئەنجا خەت و میدیا ئەوەی کە جێگی باسوخواستی زۆربەی خانمانە تۆ کارت کردووە لەسەر مرواری اینجا ئەوەی کە لە کۆنەوە هەروسراوە تاوکو ئێسا هەڵێ بەکارهێنانی مرواری خانمان کە زیاتر بەکاری بێنن هەم بەختی خانمەکان زیاترەکاتەوە هەم شانسێکی زۆر باشیە بێت تەواوی ڕۆژەکەی بەباشی ئەڕوا لەسەر ئەو پەیامە چێت هەم لایانی دەرونیش زۆر هەتا زیاتریش بەکاری بێنی ڕەونەقی جوانترە بە مرواری ئەسڵی ئێستا لە ناو بازاڕە زۆر هێڵەنەوە مرواری ئەسڵی بەس ئەسڵی نییە بەچی بزای مروارێکی ئەسڵی بە شێوەیە لە ماعیک و ڕەونەقیکی پێوە دیارە اینجا هیچ دەنکێکی لە دەنکێکی ناچێت وڵی ئەوەی کەوتراوە لە ڕابردوو تاوکو ئێسا ئەڵەن زۆر باش وڵای بۆ بەختەکە نازان زۆر باشە بۆ لایانی دەرونی ئارامی زۆر جوانە چەند بەردەی کەژن پێم خۆشە پیشانی بین ئەمانە ئەم بەردەیان ناوی چییە؟ ئەوەش هەر عقیقە ئەو مەجموعەیە ئێستا ئەمان ئەمە سترینی پێڵان زۆر باشە بێمە لای جەنابێت ئەمە بۆ کامێرە ئەگەر باسی بکەین ئەمە بەردی چیە؟ سترین زۆر باشە ئەمە لە کیۆوە دەسکەوت هەر هەمووی ناڵم لێ بۆ منێرن ئێستا زیاتر عەرب زۆریان ئیمان پێ هەیە بۆ لایانی ڕستق و خۆشەویستی و ئەم شتانە زۆر ئەیبن بەس من بۆ نیە تەقەت نایفرۆشمەت بۆ جوانکاری دایانە زۆر ڕاستە تۆش دووبارە هاتووی کارێکی جوانکاری چیان کردووە بە تایبەت ئەو خانمانی کە حەز ئەکەن بۆ لایەنێکی جوانکاری لە نێو ماڵەکانیشانە لایانی پزیشکی ژەڵەن ئەم بەردانە بۆ تاقەوزە زۆر باشە لە ماڵە ئەو شەوقی کەیاتەوە جێمەم لێ دروست کردووە نەماوە فرۆشتومە لەم پێشانگای زۆر سەرە بوو ئەو شەوقی کەیاتەوە تااقەتەیاتێ زۆر باشە بەردی پایڕایتە پایڕایت خۆمان بە کودێکی خۆمان پێڵەن ئاڵتونی درۆزن ئەها شێوەیەکی وەکو ئاڵتون وایە ڕۆنەقی هەیە پێکمان زۆر جوانە و بریسکێکی زۆر جوانیشی تایە ئەم بەردەش هەر لە هەمان شۆ لێ هاتووە ئەمەش ئەم سعاتێ سەوت بەردی تایگەرە خۆمان پێڵەن چاوی پڵنگ بەرزی بکەینەوە بۆ زوومی کامێرە بۆی بینەرانی خۆشەویستیش لە نزیکەوە ببینن ئەم کارەشە زۆر جوانە ئەمە چۆنی کارە لەسەر کردووە ئەمان ئەوەی ڕاستی بێ خۆم نەم کردووە بەس نمونونەکانی کە کردومە فرۆشتومە ئەمە ئاسانکە ئاسانە کوونەکەی ئەم پارچانەش بە چەسپێکی تۆزە بەقوت لێیت و جیازی ساعتەکەی بۆ دانی زۆر شتێکی جیاوازە سەر خۆزانی بێکومان زۆر جوانە گوێتکە ماسی ئەمانە ئەو مرواری خۆی لەوایە ئەمانە هەر لە ناو خۆیان بەڵێ هەست ئەوە پێوی ڕق بۆ مروارێکە درەنگ دەگانێ ناوە تۆ ئەمە و هێناوە هەر لەنا ئەو مروانی کە لەناو ئەمەیە کۆمەڵێ ئەکسسواری خانمانە دروست کردووە دۆزینەوەی ئەمانە چێ بۆت ئەکات یان چۆن بۆتە هێنا هەمووی ئەو شتانە ناڵم زۆر من هەر خۆم زۆر هیوایەتم مرواری بووی باشە لەوێ خزم و کەسم زۆرە خوانێت خەڵک خواستی چۆنە لەسەر ئەم باشە ینی لەوانێت تا ئێستا ماوەی 2 ساڵە کە ئیش لەسەر ئەم مرواری ئاکەم بەلانی کەم وەلانێ ینی 1000 ساعتم فرۆشتبێ و ساعتانە زیاتر باشە شوێنێکی تایبەتە هەیە بۆ خۆت کە بتوانی کاریان لە ماڵەوە کارەکەی وڵا لە ماڵەوە کارەکەم بەس پێیجێکم هەیە لەڕێی پێیجەکەوە میدیا دیزاین باشە لەڕێی پێیجەکەەوە شتەکانە فرۆشم و جا زیاتر لە پێشانگاکانیشە خەڵک زیاتر ئەم ناسی و لە نزیک کۆشکارەکانە بینێت لەوێ ساقەکەی ناوچەکانی خۆمان هەوڵە نێاو بگەڕی لەوانەیەش کۆمەڵە بەردی تایبەتی تیاابێت وڵی زۆر حەزەکەم ناڵم بەس چوون نەمدیوە ئەڵەن لە ئەشکەوت و شتایە زیاتر لە ئەشکەوتی هزار مێدوتیان بەس زۆرە چیتە ناوە نەموێرە زۆر باشە ئەم جۆرەیان چییە؟ ئەوەش هەر ئەو پایرایتەیە بەس ڕەنگێکی ترێتی ینی چەند ڕەنگێکی هەیە ئێستا بیشی خۆم هەر تاقیم کردەوە هەنێکە زەوی بۆ یاخە شکانم ئەوە گەورە بوو ڕێک ناوەکەشی هەمان شتە زۆر جوانە زۆر دەرکەوتوە ئەم دیوی شێوازی لە شێوازەکان هەمووی بریقەیە ئیتر ئەلوانە ئیشکێنمە هەستە و ملوانکە و شتەمی لەو بەردانە خۆم کردومە ئەمانە لەمانە دروست کردووە ئەم ملوانکەیە لەم جۆرە بەردانە دروست کراوە خاتومیدیا کۆمەڵێک کاری زۆر باش ئێستا ئەو ملوانکەی کە بەدەست هاوکارم سەرکۆیە مەش ملوانکەیەکی زۆر تایبەتە کە خۆت بەردەکە ئامادە بووە بەڵام کۆمەڵێک کاری دیزاین و ئەم زنجیرەت بۆ ئامادە کردووە ئەمە بێگومان زۆر جوانە ئەمە هیچ لەگەڵ جلوبەرگەکەمان ناکۆن چێ بەڵام بابزانین چۆنە ئەو بەردە کونکردنی زۆر ئیسعاجە لە بەروی ئەستورە ئێتر من چوم فکرێم هێناوە تل بەتەل شەبەکەیەکم بۆ کردووە و زنجیرەکەم پێوە هەندێک ئامێری تایبەتی لە بەردەسا بووی کار لەسەر بەردەکان بکەیت بەڵێ بەس پشکۆلەن بۆ زۆر ئیشی گەورە نابێت باشە ئێستا بینی بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیا خەڵکی زۆری لە بڕگە یوتیوبەکانەوە سێرەکە ئەو کارە دەستیانە بە تایبەتی لەسەر بەرد چەندین پارچە ڤیدۆیی هەیە کە چۆن ئیشی لەسەرەکەن هیچ پشتی بەوە نەبەستۆ کە بتوانی کۆمەڵە
کاری جیاواز بکەیت بەرە وڵات جارجار سریەکەم بەزی تر زیاتر خۆم فکرەکەم بۆیێت جاری وایە شەو درەنگ بە فکرەکەم بۆ تو یەکسەر ستاڵم کردومەوە بیرم ئەی خواستی خەڵک بۆی کە داوای خواستی خەڵکی زۆر لەسرە بە حکومیەوەی یعنی توانم بڵم یەکەم کەسم بە تایبەتی کاتژمێرەکان لە عێراقا کە کارم لەسەر کردووە باشە ئەجا با بینە سەر کاتژمێرەکان کۆمەڵێک کاری زۆر ناوازە خاتو میدیا ئەمڕۆ هێناوێتێتە ناو پرۆگرام کۆمەڵێک سەعاتی زۆر جوان بە مرواری کارت لەسەر کردو بۆ یەکەمین جار ئەجا ئەمە کارکردن بۆ کاتژمێرێکی دەستی زەحمەت نییە یان زوویت بەدەستەوە کار وڵات زەحمەتە لەبەر هەنێ جار شوێنی مروارەکەی نییە اینجا کونی مرواری زۆر بچووکە زۆر تایی بۆ نابێت ئێستاوی ڕیزی خوارەوە دووەم دانیان ئەو قورمیشە ئیتر نازانگە قورمیش بزانن چێوە پاتری کار ناکەن شێواز و دیزاینەکانیان کۆنن بەڵام تۆ بەم دیزاینێکی جیاوازت بۆ کردو ئەوەی دووەم زاخاوی ئاڵتونە تەمەنی زیاتر لە 50 ساڵە دووەم ئەوان بەڵێ ئیتر قورمیش ئەم تەنیشتەی شوێنەکە تا تونە بێت بۆ 24 کاتژمێر کارەکە سابێ بینەرەکانمان چەندین کاتژمێری کۆنیانەگەڵن گەینە دەست خاتو میدیا دانێ کاری جیاوازی هێناوە لە پیجەکەەوە کاتژمێری خۆیان هێناوە بۆ مروواریکردن بۆم نردونەتەوە زۆر جوانە خاتو میدیا تۆ ماوەی چەندێکە سەرقاڵی کاری دەستی هەر لە مناڵی خولیام هەبووە بڵین بەرگدووری و ئکسسوارات و بەس بۆ ئەم کارە کە دەستم پێکرم ماوەی 2 ساڵە ماوەی 2 ساڵ زۆر باشە کۆمەڵی پرسیاریکە هەیە باەمە دانیشی فەرموو لەگەڵ ئەوەی کە ئێستا کۆمەڵێ لە ڕێکخراوەکان ساڵانە لە چەند بۆنێکی تایبەتە یاخود لە هەفتە بازارێکە یاخود ئێمە خۆمان دەستگای میدیای کورسا ساڵانە چەندین خانی دەستڕەنجینی وەکو تۆ بانگێش دەکرێن لێ هیچا بەشداریت کردو بووی کە بتوانی لەوەیە لەگەڵ کۆمەڵی خانمی ترا کارەکانتان ئاڵو گۆڕکەن یاخود لەوێ کارەکانە هەندێکی ساقیتەوە بەڵێ بۆ پێشانگاکان زیاتر زۆر بەشداریم کردو شارەکانی تر چووم دۆک چووم زاخۆ چووم هەولێر چووم بانگێشکراین بۆ کارەکانمان لەوێ یعنی لە ڕێی پێشانگاکان و بەڵێ زۆر بەشداریم کردو زۆر باشە تا چەندە پشگیری خێزان تا چەندە پشگیری کەسانی چواردەور هەنگاوێکی زۆر باش ئەبێت بۆ توی خانم کە بتوانی هەم لەسەر پێکانی خۆت بۆستی هەم بتوانی بەردەوام بی لەسەر کارەکەت و لە ڕێگەی کارەکەشتەوە داهاتێکی زۆر باش دەستکەی ڕاست ئەمە ڕەنگە پرسیارێک بێت ئێمە ڕۆژانە لە خاتونە دەستڕنگینیەکانی بکەین بەڵام ئەمە پێم وابێت پرسیارێکی زۆر بەجێیە کە بتوانن خاتونەکان زیاتر گرنگی بۆ بابەتە بن تۆ ئەڵێکی بە تەکید ئەگەری کە پشتگیری و نەکاو لە پشتێنە بێت ناگەی بەم ئاستە من هاوسەرم دەرەجەیەک زۆر پاڵ پشتمە من خۆم خاوەنی 3 مناڵم کە ئەوە جاری وا بۆ پێشانگەت و بەیانەتی ئێوارە درەنگیتەوە ماڵی خەسووم دایکم لێرە زۆر سوپاسیانەکەم کە هەمیشە پشتگیرم بوون ئاگیان لە مناڵم بووە هاوسەرم بە تایبەتی ئەو کاتژمێرانە لە فکرەکەم لەوە وەرگرت زۆر هیواتی کاتژمێری کۆن بوو ئیتر یەکدوانێکی ئافرەتانی تیا بوو قایشەکەی دە فکرێن بۆ خۆم ئەمە یەکەم دانە بووکەکردن بۆ خۆم جا زۆر جوانیشە خات و میدیا کە بۆ نمونە خاتونەکان بتوانن ساڵ بە ساڵ کە کار ئەکەن لە بوارێکی دەستڕەنگینی بیرۆکی جیاوازیان بۆیە نەک هەر ئەوە بێت کە بۆ نمونە لە بابەتێکا سنووردار بن سەرکۆ یعنی ئێستا تۆ بۆ نمونە لە بابەتی جلوبەرگی کوردی و ئێکسواراتە کارەکەی بەڵام لە هەمان کاتە وەکو چۆن ئەڵێ زیاتر زیندوێتی بە کارەکەت هاتووی لەسەر بەردەکان کارت کردووە لەبەروی ئەو کارکردن لەسەر بەردە هەم قورسە هەم کەم خاتونی شەیە کە بتوانێت دەست باتە ئەو کارە ئەمە جێگەی دەستخۆشیە خاتونگەم زۆر لە پێشانگەکانیشە دایمە دەستخۆشیانە وتیان تۆ تاکە لەناو هەموویە یعنی لە ئیتر ناچێت بەردەوام شتی تازەگەریت پێ بێ زیاتر هەنگاوی باشیش ئەنێ دەست خۆش بێت سپاس بە ئامادەبوونی خۆشحاڵ بووین بە هیوای ئەوەی کە بەردەوامی تەبێ لەم کارانە و تۆ جیاوازتر لەسەر بەردکارەکەیت وە ئەم کاتژمێرە کۆنانە جارێکی تر نوێیەکەیتەوە بە شێوازێکی جیاوازتر ئێمە دەستخۆشی لەکەین بە هیوای ئەوەی کارەکە زیاتر گەورەترکەی سپاس بۆ ئامادەبوونی خاتمیدین کارەکان زیاتر بەرەو پێش بچێ بە ئومێدی کارەکەت گەورەتر بکەی لە دااتەوە ئیشەڵا وڵا بەتەمام دەی بۆ دەستەکان سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەم دەرفەتەکە بۆتان ڕخسان دەست خۆش